ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا بۆ بڵاوکردنەوەی موشەکە ئەتۆمیە کورد مەوداکانی لە ئەوروپادا ویلایەتە یەکگرتووەکانی خستە بازنەی وەڵامدانەوە. ئەوەش لە دوای پاشەکشەی واشنتۆن لە ڕێکەوتنامەی ئەتۆمی هات، بەڕاگرتنی ئەوەی کە هەر کاتێک سیستەمە موشەکیەکانی ئەمریکا بڵاوکرانەوە، مۆسکۆش بە بڵاوکردنەوەی موشەکەکانی وەڵامی هەڕەشەی خۆرئاواییەکان دەداتەوە. داڕێژەرانی سیاسەتی ئەمریکا هۆشداریان داوە لەوەی بەر لە هەر هەنگاوێکی لەو شێوەیە دەبێ ئاگاداری مەترسیەکان بن، چونکە وەڵامدانەوە یەکلاییکەرەوە دەبێت. هەر بەتەنیا ئەو وڵاتانە ناکرێنە ئامانج کە موشەکەکانی تێدا بڵاو کراونەتەوە، بەڵکو خودی ئەمریکاش دەکرێتە ئامانج. Сосредоточено прежде всего на вопросах нашего внутреннего, социального и экономического. سەرۆکی رووسیا ویستی وێنەی هاوکێشەیەکی نوێ نیشان بدات لە ژێر سێبەری چەبڕکەی چاکسازی نوێدا کە لە ئاسۆوە دەرکەوتووە، بەوەی وڵاتەکەی دەست پێشخەری ناکات بۆ ڕوبەڕووبوونەوە. با بڵاوکردنەوەی موشەکی بۆ وەڵامدانەوەی دەرچوونی واشنتۆن لە ڕێکەوتنامەکە مەگەر ئەمریکا سەرەتا ئەو کارە ئەنجام بدات. لەو بارەیەوە پۆتین ڕایگەیاند ئەمریکیەکان مافی خۆیانە چۆن بیر دەکەنەوە، بەڵام ئایا دەتوانن پێشبینی ئەنجامەکەی بکەن؟ من دڵنیام دەتوانن و دەزانن. لێگەڕێ با حسابی خێرایی سیستەمە موشەکیەکانمان بکەن کە پێشیان دەخەین و مەودایان زیاتر دەکەین. هەروەها گوتی رووسیا ناچار دەبێت جۆرەها چەک دروست بکات و بڵاویان بکاتەوە. ئەوە هەر لەو ناوچانەشدا کورد هەڵ نایەت کە ئەگەری هەڕەشەی ڕاستە و خۆی بۆ سەرمان دەبێت، بەڵکو لەو ناوچانەشدا بڵاو دەبنەوە کە ناوەندی بڕیاردەریشی تێدا نییە. لە درێژەی وتەکەیدا پۆتین وتی هەر جوڵەیەکی ئەمریکی بۆ دانانی موشەکی نوێ لە ئەوروپادا جگە لە وەڵامدانەوە و پەرچەکردار هیچ چارەیەک لە بەردەمی مۆسکۆدا ناهێڵێتەوە، چونکە ئەو ماوەیە کەم دەکاتەوە کە موشەکە ئەمریکیەکان پێویستیان پێیەتی بۆ گەیشتنە رووسیا. بە جۆرێک هەندێکیان بە 10 تا 12 خولێک دەگەنە مۆسکۆ، ئەوەش دەبێتە هەڕەشەی ڕاستە و خۆ. پۆتین جەختی لەسەرەوە کردەوە کە وڵاتەکەی خوازیاری پەیوەندیەکی باشە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکاندا، بەڵام ئامادەشە بۆ بەرپەرزدانەوەی بەرگری کاتێک پێویست بکات. وتەکەی پۆتین لە وتاری ساڵانەیدا بوو کە لە بەردەمی پەرلەمان ئەنجومەنی دۆمادا پێشکەشی کرد کە زۆربەی بۆ دۆخی یابووری و کۆمەڵایەتی وڵاتەکەی تەرخان کردبوو. لەم بارەیەشەوە ڕایگەاند هەژاری خەڵک دەهاڕێت. ئەمڕۆ 19 ملیۆن لە خەڵکی رووسیا لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین، بۆیە نابێت چاوەڕوان بین. دەبێت هەر لەم ساتە وەختەوە بارودۆخەکە چاک بکەین. دەبێ هاوڵاتیان لە سەرەتای ئەم ساڵەوە هەست بە باشبوونی دۆخەکە بکەن. سەرۆکی رووسیا لە وتارەکەیدا ئامانجی ئابووری حکومەتەکەی ڕاگەیاند کە دەبێ گەشەی ئابووری وڵاتەکەی بۆ ساڵی 2021 بگاتە لە 3%. ئەمە لە کاتێکدا لە 2018دا ئەو گەشەیە لە 2.3 بووە. Людей, кроме того, не обманешь, они остро чувствуют лицемерие, неуважение к себе и любую несправедливость. Их мало интересует бюрократическая